كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس پێغەمبەری خوا لە هەموو کەس سەخیتر بووە ئەوەی لە بەردەستیا بۆ یەکسەر بەخشیوێتی ترسی نەبووە بەڕاستی رسول الله صلى الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانە زۆر سەخیتر بووە لە شنەبای بەرەبەیان چۆن شنەبایەت پێغەمبەری خوا لە سورعەتی خێر و چاکە ئەجوەدتر بووە فەرقی بینی سەدەقە و ئەجوەدێت فەرقیان زۆرە سەدەقە ئەوەیە ماڵێکی زیادەیە تۆ ئەی بەخشی ئایا زەکاتی واجب بێ یان مەسەلە سەدەقەی سونەت بێ بەڵام جەودەت و سەخاوەت ئەوەیە کەوا ئەوەی کەوا خۆت زۆر پێویستە بەڵام لەبەر ڕەزای خوا ئای بەخشی قورئانە فەرمێت تەواو نابێ خێر و چاکانی ئێوە حتا نەبەخشن لەوەی کەوا خۆتان خۆشتانەیە و پێویستانە پێغەمبەری خوا لەو مەقاما بووە بۆیە وكان رسول الله أجود الناس وكان أجوده في رمضان لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون أم آياتي قرآن جيبا جيكرد ورسول الله أصحابي بيغمبري خوا